لە نێوان ستایشی ڤلادیمیر پوتین لەلایەن سەرۆک ترامپ و ڕەزامەندی ترامپ بۆ سەپاندنی گەماروی ئابووری بەسەر رووسیادا وای لە شیکاران کردووە بپرسن ئایا سیاسەتی دۆناڵد ترامپ بەرامبەر رووسیا چییە؟ ڕای من ئەوەیە کە شتێک بە ناوی بیرۆکەی سیاسەتی ترامپ بەرامبەر رووسیا بوونی نییە. ستایشی دۆناڵد ترامپ بۆ ڤلادیمیر پوتینی سەرۆکی رووسیا هیواکان زیاد دەکات بۆ هاریکاری نێوانیان، هاوکات نیگەرانی و نائارامی لە نێو ئەمریکادا دەخۆڵخێنێت و هەروەها بۆ وڵاتانی هاوپەیمانی ناتۆ و بۆ ئۆکرانیاش. وا پێدەچێت هەتا ئێستا و دوای 8 مانگ لە ئۆفیسدا ڕەوانگەی سەرۆک ترامپ بەوەی کە ئایا دەبێت پەیوەندیەکانی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بەرامبەر بە رووسیا چۆن بێت ئەوە ڕوون نییە و نەکراوە. ئەمە شۆکاری ئەوەیە پارتی سیاسی سەرۆک ترامپ و ئەندامانی بەڕێوەبەرایەتیەکەی خودی سەرۆک ڕێبازی تونتر لە ترامپ بەرامبەر رووسیا بگرنە بەر بەهۆی دەستدرێژی رووسیا بۆ سەر ئۆکرانیا و هەروەها دەستێوەردانی رووسیا لە هەڵبژاردننی سەرۆکاتی ساڵی 2016 ئەمریکا. هشتومڕێکی بەرچاو لە رووسیادا هەبوو سەبارەت بەوەی کە ئایا سەرۆک ترامپ سەرکەوتن بەسەر دموکراسی ئەمریکایی بەدەست دێنێت یان ئایا دموکراسی سەرکەوتو دەبێت. هەتا ئێستا دموکراسی بەسەر سەرۆک ترامپدا زاڵ بووە، هەر بۆیە ئەو مدلەی کە کرملین پشتی پێدەبەستێت ئەوە بوونی نییە. لێدوانەکەی دۆناڵد ترامپ لە مانگی حەودا گۆڕا کاتێک گوتاری لە پۆڵۆنیادا و تێیدا داوای لە رووسیا کرد کە چالەکیەکانی خۆی کەمایی ناسەخامگیرن لە ئۆکرانیا و شوێنەکانی دیڕا بگرێت، هەروەها پشتیوانیکردنیشی بۆ ڕژێمە شەڕەنگێزەکانی وەک سووریا و ئێران. بە هێندەی ئەوەی سەرۆک ترامپ کە ڕەنگە لە دڵدا گەرەکی بێت پەیوەندی زیاتر بە ئاکامی لەگەڵ رووسیادا هەبێت، بەڵام بەهۆی ئەوەی کە رووسیا کارەکان بەو شێوەی خۆی گەرەکێتی دەیکات و ڕەوانگەی خۆی بەرامبەر بە جیهان هەیە، هەر بۆیە بۆ وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا کارێکی زۆر سەخت دەبێت و بۆ هاوپەیمانانی لە ئەوروپا هەتا پەیوەندیکی پۆزتیڤی لەگەڵ رووسیادا هەبێت. سەرۆکوەزیرانی رووسیا لە تویتەکەیدا گوتی کۆت و پەیوەندی یاساکە لەسەر توانای دۆناڵد ترامپ بۆ هەڵگرتنی گەمارۆکانی سەر رووسیا هیواکان لەبار دەبات بۆ چاکبوونی پەیوەندیەکانی نێوانیان. من بڕوام وایە ترامپ هەمیشە ئەوە دەکات کە سوودی بۆ ئەمریکا هەبێت، هەر بۆیە من لەو بارەیەوە هیچ گومانێکم نەبوو کاتێک بە سەرۆک هەڵبژێردرا. من وای دەبینم دەبێت ئێمە ڕێبازی خۆمان بگرینە بەر و ترامپش گوێ بخەین. بەڵام لێکۆڵینەوەکان لەمەڕ پەیوەندی هەڵمەتی سەرۆکایەتی ترامپ بە رووسیاوە ڕەنگە ئەم مەسەلەیە بۆ ماوەیەک پەیوەندی دوو قۆڵیەکانی نێوان ئەمریکا و رووسیا بەساردی بهێڵێتەوە.